خۆشی و شادی کە سوکاری گەنجێکی ڕفێنراوە دوای ئازادکردنی کوڕەکەیان. زاناشکور ئەو گەنجەی لە کاتی لە کارکەوتنی بارهەڵگرەکەی لەگەڵ هاوڕێیەکی دەستگیر دەکرێت لەلایەن ژمارەیەک چەکداری داعش لە نێوان دۆزخورمات و داقوق کە هاوڕێکەی بۆ هاوکاریکردن و چاکردنەوەی ئۆتۆمۆبیلەکەی چوو بۆوە لای زانا. دواتر لە بەرامبەر پێدانی 50,000 دۆلار ئازاد کرا. زانا و هاوڕێکەی لەو 6 مانگەدا بە هیچ شێوەیەک ڕوخساری ئەو چەکدارانەیان نەبینی بوو. دا ڕەفیقەکەمەیان بردە خواری جادەکەوە دەموچاویان بەس سێرەکەم من دەرگاکەم کراوە سێرەکەم بینیم یەکێک دەموچاوی بەسەوە ڕووی تفەنگەکەی لە من کرد بە عەرەبی گوت داوەسە دا بەزیم وەتر شوەیەک ڕۆیشتم دەموچاوی منیان بەس ئەتر 3 سعات بەسەر ناو خۆڵ و قوڕ و بەرد و هەموو شێوەیە بە سەریعی ڕامانەکرد. سەرەتا من 3 نەفەرم بینێتە چاوم بەسراوە زمانێکی تایبەتیش قسەیان نەکرد لە نێوان خۆیانە بەڵام سەوتیان زیاتر بوو لە 3 نەفەر زیاتر بوو. تعزیبمان درا بەڵام دوایەوە تعزیبی نەفسی چۆن من 6 مانگاوە بەساوە وەستاوم هەڵ نەسامە پێ ئیسە بۆیە قاچم بە جوانی ناتوانم ڕێ بکەم هەموو قاچما وساوە 6 مانگا تۆ ئاوا بەزگەرێ لە ژوورێکە بیت و نەتوانی هەستیتە پێ. باوکی زانا باس لەوە دەکات سەرەتای دەستگیرکردنی کوڕەکەیان چەکدارەکان بە ناوی داعشەوە پەیوەندیان پێوە کردووە. هاوکات دوای ڕۆژێک لە وەرگرتنی پارەکە دواتر کوڕەکەیان ئازاد کردووە. کاکە یەکەم جا تەلەفۆنیان بۆمان کردوتیان دە دەفتەر وتماندا دەفتەر زۆرە و ئێمەش فەقیرین و کاکە نییە و بارڕێک بکەپین تی لەو دەفتەرە مۆبایلیان قوفڵ کردەوە قوفڵیان کرد 4 مانگ نەیان کردو دوای 4 مانگەکە کردیانەوە وتیوە 5 دەفتەر وتم باشە ئەمە شتێ باشە بە 5 دەفتەر نەکرد ئەو شوێنیانە بۆم دیاری کرد پارەکەم بردەوە شوێنە دامدا تەوانیاندا ڕۆین وتی بەیانی ئەی وەختە بیرە بۆ ئێرانە کوڕەکە دەدەینەوە تا پارەکەیان برفەحتیان کرد نەک مزەوەر بێت پارەکە تەواو بوو تەلەفۆنیان کرد شەو سعات 8:30 شەو ئەتر ڕۆیمە بان جادەکە چاوەڕێم کرد تاوان هاتن تەلەفۆنی کرد وتی های لەوراوتم بەڵێ هام لەورە بە هیچ کاتی منەوانم نەدی هەبم بایلە ئەتر هەردوو کوڕەکەی من و هاوڕێکەی هاتن ناو سیارەکەمەوە هەڵیانم کرد تەلەفۆنیان کردیان گەی دەتتم بەڵێ خوا حافیت داعش بوون ئەوانیان وەکو داعش خۆیان ناس بەڵە وەک داعش بوون وتی دەوڵەت ئیسلامی. لە ناوەڕاستی ساڵی ڕابردووەوە تا ئێستا حاڵەتی ڕفاندنی هاوڵاتیان لە سەر ڕێگا سەرەکیەکانی داقوق و دۆزخورمات و ناحەی قەرەتەپە ڕووی لە زیادبوون کردووە و تا ئێستا زیاتر لە 12 هاوڵاتی ڕفێنراوە. لەم هەفتەیەشدا ئەمە 4مین کەسە لە بەرامبەر وەرگرتنی بڕەپارەیەک ئازاد دەکرێن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، ناحەی ڕزگاری.